بەس بە خاتری کرێکار وا بزانانی ئیترەوە تەواو کێشەکانی لە ڕێگەی ئەمە حلە بێ و ئەتوانێت ئەم کارانە بەرێبەرەوە ئەمە بەشێکیش بووە لە سەرکوتکردن یعنی بۆ خودی خۆی بەو بیانووی کە هەروەکو ئێستا خۆ لە میسر با بڵێن پێش شۆڕشی میسر هەنگاوێکی باش بزوتنەوەی کرێکاری نای ئەویژەوە بوو ڕێکخراوی سەربەخۆ کرێکاریەکانیان دروست کرد لە دژی ئەو سندیکایی کە 100 ساڵە لە میسرا بۆ نمونە یان لە شوێنی کە دروست بوو شان بەشانی ئەو حرەکەتەی کە بوردەوردە چەکەرەیە کرد بۆ ئەم شۆڕشە خۆی ئامادا کرد ئەوان سندیکاکانیان دروست کرد بەڵام بینیمان ئەوان بە ڕێگەی جۆرا و جۆر سەرکوتکردنی هێوا هێمنانە هێواشانە جارێکی کە هێنایە وتیان بابەجان ئەو بیرۆکراتی بوون جارێکیان دموکراتی دروستەکەین بەڵام هەر لە چوارچێوەی ئەو بازاڕە هەر لە چوارچێوەی ئەو مؤسسەی کە جاران فڵانکەس و فڵانکەس دایمە ئەوان دایمە سیستمی سەرمایه‌داری وابشانە ئەو ئەشخاصەکانن سیستمەکە بۆ گەنەکەن نەگەوە سیستمەکە ئەشخاصەکان بەڵام کاگ ئەکرم لە مێژوودا بەڕێزت ئاگاداری و ژمارەیەک ڕێکخراو پێک هاتووە ژمارەیەکی زۆر یاسا و ڕێسای ڕێکەوتنامەی نێودەوڵەتی بە حساب بۆ پاراستنی مافەکانی کرێکاران و داکۆکی لە مافەکانی کرێکاران چ لە ناو وڵاتەکانە بێت چ لە چوارچێوەی جیهانی شابێ ئەمانە سنوورێکی دانەناوە بۆ ئەو پێشێلکارانی کە هەیە بە بڕای من نەک سنووری دانەناوە بۆ خۆی لەسەر ئەو ئەزمەیە دروست بووە ینی فەرقی هەیە جاری وایە تۆ شتێک دروستەکەی بۆ چارەسەر بەڵام ئەو سیستمی سەرمایه‌داری قەت ناچێت ڕێکخراوە دروستکە بۆی ئەخیرەکەی بگا بۆی کە سیستمی چینایەتی نەبێنێ بۆی کە بتوانێت هەر ڕاستێکەشی ئاوایە بۆ نمونە ئەوەی متحیدی دروست کردووە بۆ پاراستنی ئاشتی و پێکۆژیانی وڵاتان لە بینی خۆیانە بەڵام بۆ تەبژێرم هەر لە دوای دروستبوونیەوە چەندین شەڕ ڕوویە شەڕی گەورە هیچیش نەیتوانی هیچ شان ڕابگرێ ڕاستیەکەی بەس تەنها توانێتی ئیدانی ئەم بکە ئیدانی ئەو بکە پێیان لە وامەکەن و لاخیریشە کە ڕێگەکەونەوە چپلیان بۆ لیا بڵێترەوەتە وەنی وەهمێ دروستکە یان هێزی ئاشتی پارێز لەو شوێنانەی کە پێویستی پێێتی سەرمایه‌داری تەداخڵکە و شوێنانەیە کردویانە لە بابچینە سەر باسەکەی خۆمان کە کارە کە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەمە ئیلتیزاماتی بۆ خاوەن کار دیاری ناکە بۆ حکوومەتەکان دیاری ناکە ئیلتیزاماتەکان یەکشتە بە هەمومانە بێ سیستمی چیناتی بۆ پارێزین ڕاستەکەی ئەمەیە چونکە تۆ ILO چییە ILO پێکهاتەکەی ئاوا هاتووە لە نوێنەرانی کرێکاران لە نوێنەرانی حکوومەت و دەوڵەت لێ ئاکۆبنەوە یعنی زۆر جارێکیش هینەکە ئاوا هاتووە زۆرێک لە وڵاتانی کە هەیە بە نوێنەرایەتی یەک تەرەف لەوێ هەیە حکوومەت هەر خۆیەتی یا خاوەنکار و حکوومەتەکە لەوێ کرێکاری لێ نییە کرێکاری ئەوەی کەیبا لەگە خۆیان نوێنەری دەوڵەت خۆیەتی جاریوە نوێنەری خاوەنکارەکان خۆیان ئەو کەسە ئەبن لەوێ ئەوە پیشانەیە کە من شەریفترین بەشەری سەر عەرزە هاتهێناومەوە تا لەگە کرێکارانیشە هیچ کێشەمان نییە ئەوەی کرێکاران داوایەکە بۆمان دابین کردوون بۆ نمونە خۆشیان نەزانن هەمووشیان و فێڵە لە یەکتریەکەن یعنی ئەوە نەبێ بڵێ ئەو نەزانێ ئەو چیەکە ئەو نەزانێ ئەو چیەکە زۆر جار کە شەڕیان نەبێ شتی یەکتری ژەڵێن ئەی نەشتە لەوێش بەڵام واقعاً ئەوەی فەرزی گرۆ بە سەریانە خۆیسا لە ئەوروپا ئەوانە ڕێکخراوی کرێکارانیش هەیە ناشتوان ئەو فێڵانی لە وڵاتە فەقیرانە ئەکرێت لە کرێکاران و ڕێکخراو کرێکارەکانە ئەو نوێنەری کرێکارانیش دەوێن بەڵام لە باشترین حاڵیان توانای لێ پێچینەوەی لە پێشێلکردنی مافی کرێکاران نییە نیەتی من پار خۆم لە کۆنگری من خۆم پار لە کۆنگری نێودەوڵەتی هین بووم ئەوەی ILO بووم لە کاری عەرەبیش بووم منەظەمەی کاری عەرەبی کە ئەکێکە شانبەشانی ILO بەیەکەوە ئیشەکەن لەسەر مەسەلەی هێزی کاری ئەم ناوچێ هەڵبەتە بۆ ئەمەیان بان کردبوو کە ئێمە وەکو هەڵسوڕاوانی کرێکاری وەکو ڕابەرانی سندیکا و ڕێکخراوە کرێکاریەکان لە ناوچەکە و لە ئاستی جیهانیشە ئەبێ بگەینەوە نەتیجەی لەگەڵ خاوەنکار و با بڵێن خاوەنکار و دەوڵەتەکانە ئێمە کرێکاران دوور خەینەوە لە نەبزی عنف بکەین یعنی دووریان خەینەوە توندوتیژی و بیان هێنین قەنەعەتیان پێ بکەین لەسەر مێزە دابنیشین و لە ڕێگەی گفتوگۆکردنەوە ئەو کارە بکەین من هەروە قسێشم و پرسیارەشم لەوان کرد و دیێرش حەزەکەم ینی وی ڕوون بێ
ئەویش ئەوە بوتم باشە ئێوە لە 1946 کە ڕێکخراوی ILO ئومەمی متحیدەوانە دروست دەبێت 46 کە ڕێکخراوی ILO وەکو سیمایەکی نێودەوڵەتی پەرە بەکارەکانی خۆیان و لایحەیەک بۆ خۆی دانێ هەر لەو کاتانەوە هەتا ئێستا زۆر وڵات هەیە ئیمزاشی کردووە زۆر وڵات هەیە ئیمزایشی ناکە و ئامادەش نییە ئیمزایکە پێشەرکاریش بەردەوامە ژمارەکە زۆر زیایی کردووە هەر ئێستا پەڕاوەکان مەرەکەبانە هینی پێنووسراوە ئەو تەقاریرانی ئومەمی متحیدە و ئەڵۆی پێنووسراوە بیکە بە لافە و زۆر شوێنە بە ئەزانی باشە وتم ئەمە هەمووی کۆتان کردوێتەوە بەڵام نەمدی هیچ حکوومەتێ لەسەر ئەمە لابرێ لەسەر حکوومەتێ با بڵین چۆنە دڵی سزا بدرێ سزاکەشی چییە ئەو کە سزای خۆ من بێ ئیشەکەی ئەخ وایە بڵبوون حیسابی اقتصادی خاتە سەر شوێنەکە معمەل داخرێتەوە جا خۆ تۆ عقوبەی من نەداوی ئەوە نەداوە یاخۆ بۆ نمونەی خاتە لیستی ڕەشەوە ئەڵێ با قەرزی بانقی نایەمە وای لیەکەم ئەویش چێ دەرگای بانقەکە لە من داخە خەشمانی بێکاری زیاکە نازەم چیەکە هەمووی هەر بۆ تۆ دانانێ ئەوت هەر من نەگرێتەوە خۆ چۆن لەم شەقی تێڵێن لەو سەر شەقی تێڵە هەر لە من نیراوە خۆ کرێکاریش خۆی قسەیاکاتەوە کەواتە وتم من هەرۆ پرسیارم لە ئێوە هەیە بۆ نەکبەتێکەشی ئاوا بوو نوێنەری حکوومەتی عێراقیش بان کرابوو سندیکا کرێکارەکانی حکوومەتیش بان کرابوو نوێنەری حکوومەتی هەرێمیش بان کرابوو هینی سندیکاکەی خۆشیان بان کرابوو هیچیان نهاتون من بە تاقی تەنیا وەکو ڕێکخراوە سەر بەخۆ کرێکارەکانی عێراقیش و کوردستانیش بەشداریم لێوێ کرد و قسەکەری هەمووشی بووم دوایش سەیرم کرد یعنی ڕاستیەکەی سەر ئاستی ناوچەیەکەش ئەوایە بەیەکەوە لەگەر ڕابەران و هەڵسوراوانێکە لەوێ بەشداریان کرد و قسەیەکمان کرد بەیەکەوە داوان لێکردم لە جیاتیوانیش قسە بکەم ڕاستیەکەی هەر ئەوەش بوو وتیان بەو تەجروبەی کە هاتە پێمان خۆشە ئەو قسەی کە توێ لێ ئێمە چەند ساڵ ڕاستەکەی بۆ نەمان کردو باشە ئەمە تاکەی ئاوا هەر ڕای کێشین لەگەڵ مۆزایە پرسیارەکەش لەسەر ئەوە بوت باشە 365 ڕۆژ کرێکار ئیشەکە باشە 5 ڕۆژمانەگری یەکسە پۆلیس و ئاسایش و دار و بەردێن بەسەرە باشە ئەی باشە ڕۆژە نەمان بینی 365 ڕۆژەکە یەک ڕۆژی ئەم پۆلیس و ئاسایشەم پشتەمەلی 4 سەرمایهدار بگرێ بڵێ بۆچی کرێکاران ئەکەونە خواری ئەمرن بۆچی ئەو قانونی کاری کە خۆمان بەیەکۆ دامان ناڕن بۆ هەڵوەش بۆ لەباربردنی هەتا عەقڵی کرێکار و هەڵخەڵەتانەکەشی ئەوەش قبوڵ ناکە بیکە بۆ لەوە ناپرسن ئەگەکرم باسی یاسای کارت کرد ئەی یاسای کار لە وڵاتەکانە ینی باڵێن یاسای کرد لە چوارچێوی وڵاتێکی دیاری کراوە داڕشتنی و جێبەجێکردنی ئەمە ستونرێ بۆ پێشەلکاریانە دانانێ کاتی ئەوە دایانێ وەکو باسمان کرد لە پێشتریش ئەبێ کرێکاران ڕاستیەکەی هوشیاری چینایەتی خۆیان هەبێ و ڕێکخراوی پتە و سەربەخۆ نەک داخولکردن و نەک حتا ڕابەرانی سەربەخۆ قەست لە حیزب و دەوڵەت کاڵی ئەحزاب حیزبێک ئەگەر خزمەتی بە کرێکار بکە ئەبێ لە پشتی وەستابێ ئەبێ خۆی بچێتە پشتی نەک ئەوەی کە ئەبێ ئەم ڕشتیکە بۆ مەرامی خۆی ئەو نیە یاری پێیەکە ئەویان جیایە ئەجینە کەس ناتوانێت مێشی بزانێت مێشتی من چیتیە ئێستا ئەتوانم تەبیعیشە بۆ حیزبێکی دیاری ئەگەر نەیبێ خەتەرە ئەزانێتی کە هەیبێ جەریئانە قسەکە و ئینسانە ئەو ئینسانم دیفاع لە بەرژەوەندەکانی چیناتی خۆی ئەبێ بکە ئەلێرە ئەبێ هوشیاری هەبێ بۆ ئەندامی فلانە حیزبە بۆ فلانە حیزب نابێ ینی خۆکرا هەر هەمووانچین یەک حیزبەوە بەیەکەوە بەڵام بۆ وانین هەرێکەمان دیدگایەکمانەیە هەرێکمان بۆ چوونێکیمانەیە بەڵام لەسەر یەکشت هەموو یەکڕین ئەوژەوەیە مەسلحەتی ئینسانی ئێمە لەباری چینایەتی و یەکشتە کاگەکرم باسی بزوتنەوەی کرێکاری و ناڕزایەتی کرێکاری کرد کە بە تایبەتی سەربەخۆ بێ و هەبێ بەڕای تۆ لە جیهاندا بەگشتی و حتا لە وڵاتانەی خۆشمانە بزوتنەوەی کرێکاری لەسەر ئەستێکا بینی ناڕزایەتێکی لە ئاسی جیهان لە ئاسی جیهانە ڕاستیەکەی ناڕزایەتی ڕۆژ و دەقە نییە نەبێ ینی هەر ئەوەی کە باسمان کرد ئەو ژمارانەی کاڵین ئەوەم بێکارە ینی جاتۆ بینە بەرچوی خۆ کە ئیشی هەبووە چەند ناڕەحەتی تۆ کاتێ ئیش هەیە گیان هیلاک و مانووی بێتاقەتی نازانی هەر ئەڕۆی تو نەیگەیتیە سیستمی ئەم سیستمە وایە ینی ئەچێت پارەپەیاکەی ئاستی خۆپشاندان و مانگرتن و مە بەسم لەوەی ئیتر ئەمانە ئەچێ خۆپشاندانەکە مانگرتنەکە میتینگەکە ناڕزایەتی دەرەبرێ ئەم مقابلەی ئێمە بەشێکە لەو ناڕزایەتیە ناڕاستیەکەی چکەمانە هەمووی دەردە دڵی خۆمانە هەڵێ ڕێژین و هۆشارکردنەوەی خۆمانە بۆ ناو یەکتری ئەجینە خۆمە ئەمە مامۆستای کەس نیم و منیش وەکو کرێکارم بەڵام هۆشیاریەکمان هەیە بۆ شتێکەوانێ پەنجە بخەینە سەر ئەم یەکە بکەین بە دوو بکەین بە دە مەبەستی دەوە ئەوەی بۆیە هەر بۆیەشە ئەم ناڕەزایەتیانە قەت کۆتایی نایە و بەردەوامیشە بێ بەڵام
ئاسۆکەمان بۆ شوێ کاگەکرم پێشووتر باسی ئەزمونێکی گەشت کرد لە ئەمریکای لاتین و بە تایبەتی دەستکەوتێکی بە دەستکەوتنێکی مەزن خەمڵاندت ئەوە چۆنە؟ ڕاستەکەی لە چوارچەوەی ئەوەی کە دنیای ڕەشی سەرمایەداری سیستمێکە لە تارمایی ڕەش زیاتر هیچ ئومێدە نایە بە بەشار ئەگەر سەیریکی هەر بەکو ئەو سیستمە هیچ شتێککە لە بەرامبەریان نابینی بۆ نمونە لەباری دینی و ئەڵێ من سیستمێک دروست دەکەم سیستمێکی بە ئەخلاق بێ سەرمایەداری سیستمێکی بێ ئەخلاقی و من اقتصادی بە ئەخلاقی سەرمایەداری بۆ دروست دەکەم ئەمانە هەموو وەهمانن بۆ نمونە با بڵین باڵی وەتەنی و نیشتیمانی و بۆ ناسیۆنالیزمەوە ناڵێ من نە سیستمێکی وەتەنی قەومی عادڵخوازە بۆ دروست دەکەم ئەوە هەرێکی شتێک بۆ خۆی دروست دەکەم بەڵام خودی کرێکار لە ناو مێشی خۆیان بە حکمی بەرهەم ئەهێنێ ئاواتێکی هەیە دایما ئەزانێ شوێن بردنبەڕێوەکەی ئەو ئەڵتەرناتیڤ و استراتیژیەکەی دی بگەڕ خۆی ئەزانێت چیەکە خۆی ئەزانێت چۆن ئەتوانێت ئەمە یەکسانکە ڕاستەکەی وی ئەمریکای لاتین هاتوون ئەمەیان کردووە لە دوای 150 ساڵ زیاتر لە چەسانەوە و پێکداکێشان و دروستکردنی ئەنواع تەیاراتی با بڵین پۆپۆلیزم و نازانم هەتاوەکو سندیکایان هەبووە هەتاوەکو ئەم هینانی کە چۆن ئێمستا داعش و با بڵێن گرۆپە تیرۆریستی قاعیدە و چیمان هەیە ئەوان لەوێ هینەکانیان بۆ دروستکردون سەردەمانێکی پێشتریش شتی نەوعیکە هەبووە بڵێن ئەحزابی ئیرهابی و تیرۆریست و شتیان لە مانتەکان لەوێش ئاینەشت ئەم باندی تیرۆر و باندی تلیاک فرۆشتن و شتانە باوە ینی بەدەستی شوە ناڵە نەزەر شوێنە هەتا چەک و ئەسلحە و دەبابە و هینیان هەیە شەڕەکەن ئەمانە خەڵکی کرێکار و زەحمەی چێشتر بە مروری زەمن و بە پێیجیل دوای جیل و بوشاریە کە دروستە بێ لەلایەن ئەویان لەلا کاڵەکە بوو کە ئەمەی ترە بێ ئەڵتەرناتیڤ بدۆزنەوە لە بەرامبەر ئەم تاڵان و بڕۆهینە چیان کرد دە ساڵی ڕابردوو 15 ساڵی ڕابردوو استراتیژیەوان گرتە بەرجارێکیکە زیندووکردنەوەی ئەو ڕۆحێتەی کە هەڵباتە لە بزوتنی کرێکاریە ئەو شایەتی ئەوە زۆرە بەڵام ئەم جارە گوڕینیشی باشتر و تەجروبەوەرگرتن لەو مێژوانی کە ڕابردوو شەب ئەویشتیان کرد و کارگەکان کاتی ئەلانی ئیفلاس دەکەن کاتی ئەڵێن ئەیتر تەواو بازاڕەکەمان پێمان نامێنێت سەرمایەداری کرێکاران خوا حافیزان بێمە کارگەکەین و بانک لە جاتی قەرزەی باتەوە کرێکاران ئەوێ هاتون لە بەرازیل لە ڤەنزوێلا لە باراگوای کەوانی من پەیوەندی زیاترم لەگەڵان هەیە و بە حکمی کە لە کۆنگری ڤەنزوێلا لە 2010 بەشداریم کرد بانگیان کردهبووم ئەویش استراتیژ و سیاسەتەکان ئەوەیە ئەو کارگەگرن خۆیان ناو ئیدارەی زیاتی یا خۆ بەڕێوەبردننی کرێکاران لەلایەن خۆیان بەبێ خاوەنکار بزوتنەوەیکی دڵخۆشکارە ڕاستیەکەی هەم ئەڵتەرناتیڤێکە بۆ لەباری اقتصادیەکەیەوە لەباری سیاسەکەشیەوە هێشتا ئەوە کامەڵ نەبووە بەڕاستی لەباری اقتصادیەکەی هاتوون کارگەکەیان گرتۆ بە دەستیانەوە بۆ نمونە من ساڵی پار لە کارگەی فلاسکۆ بووم لە بەرازیل ئەوان داواتیان کردم بەوەنەی 10 ساڵ تێپەڕبوون بەسەر بەرخۆ بەڕێوەبردننی کارگەکە لەلایەن کرێکاران ئەم کرێکارانە هاتوون کارگەکەیان لە خاوەنکارەکان سەنوەتەوە ئەوە خاوەنکارەکە دوای ئەوەمانەگرن کرێکاران لە پێشە خاوەنکارەکە هاتووە لە ڕێگەی کۆمپانیاکانی کە قەرزیان لە لابووە لە 46 مەشینێکە لە ناو ئەو کارگەیە بۆ نمونە ئیشی کردو مەشینی گەورە گەورەی هەڵبەتە کارگەکەش خۆشی زۆر گەورەیە من کە لەوێ بوومان بوومەوە 40 مەشینیان بردووە سەعاتی کار یعنی 6 مەشینی تیامەوە هەمان لەماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە بۆ 6 مەشینیە بە سەرکەوتوی معمەلیان گەڕانەوە شوێنی خۆی بەرهەمیان هێناوە بە شەرتێکیش لە مانگی یەکەمە حکوومەتیش کارەبا و ئاو کواڵەتی باشتریش ینی هەتا منافەسەی کواڵەتیەکان ئەوە نەهەیە من لەوێ پرسیاریم لەکردوتم باشە چۆن ئەو منافەسەیەوە دەرچوتیان بە منافەسەکەی ئێمەوەیە لە هەمویان باشتر دروستەکەین زۆر لە کارگەکان لە ئێمە یەکردن خۆیانی فرۆشتن و قازانجی شیریەکەن بەڵام بۆ ئێمە هەر قازانجی خۆمانەکەین کێشەمان نییە ئەنی وەکوان چاوچنۆکی کار ناکەین بڵین مادەم ئەو پارێزار زۆرەکە بێوەکە ئێمە هینێک شێوەیەکمان بۆ خۆمان دروست کردووە کە بیفرۆشین هەم خەڵک سوودی لێ بکە هەم لە بازاریشا بتوانین خۆشمان بیفرۆشین و منافەسەی ڕزگارمان بێ کە ئەوان بەرامبەر ئێمەیکن چونکە ئەوان سیستمی سەرمایەداری خودی خۆی سیستمی چاوچنۆکیە بەڵام سیستمی کارگەری دایمە سیستمێکە کە پێی برژی وەکو بەشەر
ئەو فەرقەکەیەتی وەکو میکانیزمی کارکردن و هەڵبژاردن ئەوانە بەڵێ میکانیزمی کارکردنیان سیستمی هەڵبژاردننی ڕاستەوخۆی نوێنەرانە ینی مدیر نییە لەوێ ڕاستێکی کرێکاران نوێنەرانی خوانە هەڵبژاردو هەیەتە ئیدارەکانیان بەڵێ هەموو مانگێک کۆبوونەوەی خۆیەکە هەموو 6 مانگجارێک کۆبوونەوەی گشتیەکەن و کرێکاران بەبەردەوامی ئاگیان لەوەیە چەند قازانجەکەن چۆنی ئەبرێ بەڕێوە لە کوێ کێشیان هەیە بێنمونەیە ڕاستێکی چونکە هەر کاتێک تۆژە تێوەکو میوانی ئەتوانی بزانی ئەم کارگێت چیەکە من لەوێ بۆ خۆم لەناو کارگەکەیە چەندین گەنجی و لاوی زانکۆکانم دی لە ئەڵمانیا و لە ئەوروپا و لە هەتا لە ناو خۆدی بەرازیل هاتبوون دراسەیانە کرد لەسەری ینی دراسی ئەویانە کرد کە ئەمە چییە ئەم شێوازە لە ئیدارە ئایا ماکرێ بکرێتە ئەڵتەرناتیڤێکی جیهانی لە بەرامبەر سیستمی سەرمایهداری لە ڕۆژانە لە هاتووە و بەحسیشی من لەلایە هەر بە ئینگلیزیش نووسراوەوانە هیوادارم لە ئایندەیە بتوانین لە ڕێگەی و کەسانی هاوکاری مامکن بیکەن تەرجمەیکن بە زمانی کوردی و عەرەبی و ئەو زمانانەی کەش کە خۆشیان هەوڵی ئەویان زۆرەوە ڕاستەکەی زۆربەی بەحسانەش هین بوون پرتوگالی بوون ئەمان هاتوون چیان کردەوە ئەمە سیستمە ئیداریەکەیەتی بڵین لە ڕێگەی نوێنەرایەتیەکەوە ئەمانان هەڵبژاردووە و هەر لە حزەیەکیش هەر کەسێ لەو هەیئەتی ئیداریە کارامە نەبوو بەتوانان نەبوو گەندەڵێژی کرد شتێکی خراپی کرد کە بە قازان گیان نییە لایاربن ڕاستە خۆش دایابنەوە شێوازی کیان بۆ ئانەش داناوە لە عینەن کاتیشە هاتوون سعاتی کار لە 12 سعات کە جاران ئیشان کردووە کردویانە بە 6 سعات جاران 7 ڕۆژ و 6 ڕۆژ ئیشان کردو ئێستا 5 ڕۆژ ئیشەکەن و مناقەشەی ئەوم لەگەڵاکردن تازەترین ریسێرچی جیهانی علمی بەحسی علمی ئەڵێ کرێکار 6 سعات لە ڕۆژەکە ئیشکە 4 ڕۆژ لە هەفتەیە بۆ ئەوەی کە فریا بکەوین دەستمان ڕاگا بە خوێندنەوە دەستمان ڕاگا بە ڕەفاهێتی ڕۆژ سەردانی یەکتری عیلاقاتی اجتیماعیەکانمان خۆم سەعاتە فەنی زۆرتیایە ئەوە بەشێکی دی بەشەکەی تری بتوانین ژماری زۆرتری بێکار بخەینە سەر ئیش چونکە ئێستا زۆر کەس سێ جار ئیشەکە زەلامیانش یەک ئیشی دەست ناکەوێت سێر و نەعەدالەتانیان هەموو شتێکە هەیە جا ئەوان هاتوون ئەمەیان چارەسەر کردووە نەگە و تااقەت پرۆچێنە نەگە و هیلاکی و مانویە هێنایانە 6 سعات کاری وەکو حەق دەست و کرێ